سورة الكهف سورة العصمة من الفتن. سورة كهف بەڕێزەکانم سورەتێکە کەسێ بیخوێنێتەوە و تێی بگات لە فیتنە گەورەکانی ژیان پارێزراو دەبێ بە ئیزنی خوا. بێحیکمەت نییە لە چەند فەرموودەیەکدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گرنگێتی و گەورەی و سوودی سوورەتی کەهفی باس کردووە. یەکێ لەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ من حفظ 10 آيات من أول سورة الكهف عصم من الدجال أو من فتنة الدجال. هەر کەسێک دا آيەتی سەرەتای سوورەتی کەهف و لە ریوایەتێکدا کۆتایی سوورەتی کەهف لەبەر بکات ئەو پارێزراو دەبێت لە فتنەی دەجال. لە فەرموودەی تردا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی من قرأ سورة الكهف لا رواياتك ليلة الجمعة وأخذ يوم الجمعة أضاء له من النور ما بين الجمعتين. أو كروجي جمعة سورة كهف بخوينة تا جمعي داهاتو خواي قورا روناشي ونوري بيدا بخشيت بارز راو دبي بإذن خوا لقمرائي وسر لشيوابي وتوجبون بفتنة بيقومان خويندنك بتأمل وتدبر وبإنسان لي حالي بيت.